بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 5. بڕی جەبری. بڕی جەبری زۆر نوێ نییە، لەوانەکانی ڕابردووش تۆزێک باسی بڕی جەبریم کردیە. لێرە زاراوەیەکی نوێش هەیە، زاراوەی نەگۆڕ، واتە لە بڕی جەبری ئەگەر ژمارەیەک هەبوو ئەوە ژمارەکە نەگۆڕە، و ئەگەر 100% پیتەچیشەیە کە ناوی گۆڕاوە، کەواتە گۆڕاو هەیە هەندێک جاری لە یەک زیاترە، 2 پیتەیە لە بڕەکی جەبری یان 3 پیت هەیە گۆڕاوە، و ژمارەیەکیش هەیە ژمارەکە نەگۆڕاوی پێ دەڵێ نەگۆڕ. پاشان هێمای ئەژمێرکردنیش هەیە، تەنیا و تەنیا هێمای یەکسانە بە نییە. بۆ وێنە لێرە ئەو بڕە جەبریە 1954 کۆپیتی س، لێرە 1954 نەگۆڕە پیتی س، واتە گۆڕاو. 1954 بۆ وێنە ساڵی لەدایک بوون، پیتی س تەمەنی کەسەکە، تەمەنی کەسەکە دەگۆڕدرێ هەموو ساڵێ جارێک، تەمەنەکە 1 ساڵ زیاد دەبی، بەڵام ساڵی لەدایک بوون ناگۆڕدرێ، نەگۆڕە. ئێستا ئەگەر بمانەوێ بەهای ئەو هەر بڕێکی جەبری ببینینەوە، پێویستە بزانین گۆڕاوەکە چ ژمارەیەکە. بۆ ئەوەی بەهای بڕێکی جەبری بدۆزیتەوە پێویستە ژمارەیەک لە جیاتی نەگۆڕەکە دابنێ. دەبی بزانم ئەو پیتە یەکسانە بە چ ژمارەیەک هەتا بتوانم بەهای بڕە جەبریەکە ببینمەوە. بمە لای ڕاهێنانی ژمارەیەک دۆزینەوەی بەهای بڕی جەبری. بڕێکی جەبریم هەیە، ناوی چییە؟ ن، پیتی ن کۆ 7. داوام لێ دەکەن بەهای ئەو بڕە جەبریەی ببینمەوە. ئەمنیش دەبی بپرسم ئایا پیتی ن دەکاتە چ؟ ئەو کات پێم دەڵێن پیتی ن یەکسانە بە 3. ئەو کات وەڵامی من زۆر ئاسانە، چ دەکەم؟ بڕە جەبریەکەی دەنووسمەوە، پاشان دەچم ئەو پیتەی لا دەبم، لە جیاتی چ دادەنێم؟ ژمارە 3. ژمارە 3 دادەنێم، کۆی دەکەمەوە لەگەڵ 7 یەکسان دەبی بە 10. ئەو کات 10 بەهای بڕە جەبریەکەیە. تۆ ئەو جارەی چونکە پیتەکە گۆڕاوە، ئەو جارەی دەگۆڕدرێ لە جیاتی 3 دەبیتە 5. ئەو جارەی ئەمش چ دەکەم دیسان؟ پیتەکەی لا دەبم، دەنووسم 5 لە جیاتی، و بەهایەکە دەبیتە 12. کەواتە هەمان بڕە، بەڵام بەهایەکەی دەگۆڕدرێ بە پێی گۆڕاوەکە کە پیتی ن لێرە. هەر ئەوەندەیە دیتنەوەی بەهای بڕی جەبری، بەڵام بڕی جەبری هەموو جارێ ئاسان نییە. هەندێک جار لە 3-4 هێمای ئەژمێرکردن پێک دێ، هەندێک جار 2-3 گۆڕاوم هەیە، و 4-5 لە نەگۆڕیشم هەیە، واتە پێویستە ئەو کات ئەمن یاسای ڕیزیەتی کردارەکان یان ڕیزکردنی کردارەکان ڕەچاو بکەم. ئێستا دەچمە لای لاپەڕەیەکی نوێ، 51. چ نووسرایە؟ دەکرێ لێکدانی گۆڕاوەکان یان دابەشکردنیان بە ڕێگای جیا بنووسرێ. ئەوە زۆر گرنگە. لێرەش ڕوونیان کردیتەوە، ئەمنیش ڕوونی دەکەمەوە لێرە. ئەگەر من بۆ وێنە ژمارە 7م هەبوو،
کۆ پیتی س ئەوها دەنووسرێ. بەڵام هەندێک جار لە جیاتی کۆ جاران هەیە کو دەنووسرێ ئەو کات بە سێ جۆر دەنووسرێ. کاتێک کە کۆیە تەنیا یەک جۆر نووسین هەیە ویش ئەوهایە. بەڵام لە کاتی جاران لە کاتی لێکدان و دابەشکردن جۆری نووسین سێ جۆرە. یەکەمیان کووە؟ بۆ وێنە حەفت جاران س یان ئەوها دەنووسرێ، حەفت جاران س ئەوها، یان ئەوها دەنووسرێ حەفت س یان ئەوها دەنووسرێ حەفت ئەوجا س لە ناو کەوانێ. کاتە سێ جۆر نووسین هەیە، کامەیان لە هەمویان باوترە، لە هەمویان زیاتر هەیە ئەو جۆرە. ئەوە کە هیچ هێمایەک نییە لە مابینی حەفتەکە و پیتەکە، ئەو کات دەبی ئەمن بەخۆم بزانم ئەوە لێکدانە، ئەوە جارانە، ئەوە کەڕەتە. کاتە چیشکە هێمایەکە هەبوو ئەوە هەر زۆر ئاسانە، بەڵام ئەگەر هێمای کەوانەش هەبوو ئەوەش هەر مانای لێکدان و کەڕەتە. ئەوە ئێستا زانیمان بە سێ جۆر دەنووسرێ کاتیکە لێکدانە، ئەو جۆرە و ئەو جۆرە و ئەو جۆرە. دابەشکردنیش بە هەمان شێوە بە سێ جۆر دەنووسرێ. ئەو جۆرە دابەشە، ئەو جۆرەش هەر دابەشە، ئەو جۆرەش هەر دابەشە. کامەیان زۆر باوە ئەو دوو جۆرە. زیاتریش ئەو جۆرە نووسینە، لە هەمویان زیاتر دووبارە دەبیتەوە، ئەوە زۆر نییە. ئێستا ئەوەش تێگەیشتین. ئەگەر هاتوو لە بڕێکی جەبری دوو گۆڕاوم هەبوو، واتە بۆ وێنە پیتی ب و پیتی ڕ، ب جاران ڕ، یان ئەوها دەنووسرێ یان کو دەنووسرێ ئەوها پیتی ب و پیتی ڕ یەکسەر. ئەمن دەبی بزانم ئەوە لە مابینیان جارانە، کەڕەتە. واتە ئەو کاتیش دەبی ئەمن بزانم ئەوە کەڕەت هەیە، هێمای جاران هەیە بەڵام نەنووسرایە، بەڵام دیار نییە. زۆر کەم ئەوها دەنووسرێ، زۆر کەم هێمایەکەی دەبینین و زۆر کەمیش ئەوها دەنووسرێ، زۆربەی زۆری ئەوها دەنووسرێ. لێرە دیسان لە کاتی ئەگەر دوو گۆڕاوم هەبوو ئەوها دەنووسرێ، زۆربەی زۆری زیاتر ئەوها نانووسرێ، بەڵام ئەمن هەر دەبی بزانم سێ جۆری نووسینەکە کووە. ڕاهێنانی ژمارە 2 دۆزینەوەی بەهای بڕێکی جەبری کە چەند کردارێکی تێدا بێ، واتە کرداری لێکدان، کرداری دابەشکردن، کرداری کۆکردنەوە، کرداری لێدەرکردن. بۆ وێنە لێرە ئەمن ئەو بڕە جەبریەم هەیە، سێ جاران پیتی س کەم 2. لێم دەپرسن، داوام لێ دەکەن ئەمن بەهای ئەو بڕەی ببینمەوە. ئەمنیش بێگومان دەبی بپرسم ئایا ئەمن دەزانم پیتی س دەکاتە چەند؟ لە وەڵام پێم دەڵێن بەڵێ دەزانی پیتی س یەکسانە بە 5. ئەوجا ئێستا سەرنج بدا خوێندکاری ژیر. ئەمنیش دەچم بڕەکەی دەینم دەینووسمەوە، پیتەکەی لا دەبم لە جیاتی پیتەکەی ئەو ژمارەی دادەنێم. بەڵام لێرە ئەمن ناچارم کە پیتەکەم کردە ژمارە، نابی ئەوها بنووسم 3 5 ئەوە دەکا 53. ئەو کات ئەمن ناچارم هێمای جاران دەبی هەردانێم، دەنانابی یان ئەوها دەینووسم
یان کەوانەی دادەنێم هەتا بزانم ئەوە هێمای لێکدان هەیە لە مابەینی دوو ژمارەکە. لە کاتی ژمارە و پیت کێشە نییە تێدەگەین، بەڵام لە کاتی دوو ژمارە کەس تێناگا ئەوە سێ جارانی پێنجە، هەموو کەس وەیان زانی ئەوە 53ە. لەبەر هەندێک زۆر گرنگە ئەمن زوو سێ جاران 5 یان سێ کەوانە 5 دانێم، ئەوجا هەنگاوی دووەم جارانی بکەم 3 جاران 5 15 کەم 2 دەکاتە 13. ئەو جارەی دیسان ڕاهێنانەکی دیکە ئەو بڕا جەبریم هەیە پیتی نە دابەشت و کۆ نە، ئەگەر نە کردیە 4 کەواتە ئەمن پیتی نە لا دەبم لە جیاتی دەنووسم 4 دابەشت و کۆ 4. یەکەم جار ڕیزکردنی کردارەکان دابەشەکەی ئەنجام دەدەم 4 دابەشت و دەکات و ئەوجا دەنووسم کۆ 4 دووش کۆ 4 دەکات 6. ئەوە بەهای بڕەکەیە. ئەو جارەی بڕەکی دیکەم هەیە ناوی 6 پیتی ئەو پیتە تواندوو کۆدوو جارانی هەمان پیت. کاتێک کە پیتەکە دەکاتە 3 ئێستا ئەمن دەچم لێرەش ناچارم کەوانەی دانێم یان هێمای جاران دانێم. ناتوانم هەر ئەوها بنووسم 6 3 تواندوو، ئەوە ناکرێ، ئەوە دەبی ئەمن ئەو هێمای لە مابەینێ دانێم یان کەوانەی دانێم. لە کاتی لە جیاتی دانانی 3 لە جیاتی پیتی ئەو پیتەی کە هەما کە 3 دادەنێم زوو ئەمن دەبی کەوانەی دانێم هەتا تێکەر نەبی. ئەوجا ڕێزیەتی کردارەکان یەکەم جار توانەکەی ئەنجام دەدەم، 6ەکەی دەنووسم، ئەوجا هێمای جاران 3 تواندوو دەکات 9 کۆ 2 لێرەش دیسان جاران 3 دەکاتە 2 جاران 3 دەکات 6. لە هەنگاوی پاش ئێستا 6 جاران 9 دەکات 54، ئەوجا 2 جاران 3 دەکات 6 واتە بە یەکتر بەستنی ئەوە. پاشان 54 کۆ 6 یەکسانە بە 60 بەهای بڕەکە کردیە 60. ڕاهێنانی 3 دۆزینەوەی بەهای بڕێکی جەبری کە دوو گۆڕاوی تێدا بێ. لێرە بڕێکی جەبریم هەیە، دوو گۆڕاویشم هەیە، گۆڕاوی نە وە گۆڕاوی مە. گۆڕاوی نە دەکاتە 3 مئیش دەکاتە 4. ئێستا دەچم بڕەکەی دەنووسمەوە، پیتەکەی لا دەبم لە جیاتی پیتەکەی ژمارەکەی دادەنێم. پیتی نە دەکات 3 و پیتی مە دیسان لای دەبم لە بیرم نەچی هێمای لێکدانی بنووسم. ئەوجا ئێستا لە ڕاستەوە لۆ چەپ 3 دابەش 3 دەکا 1 و 2 جاران 4 دەکا 8. ئەوجا لە هەنگاوەکەی دیکە 1 کۆ 8 یەکسانە بە 9. بیر بکەوە و تاو توێ بکە. پرسیاری 1 بنووسە هەر بڕێک بە ڕێگایەکی تر واتە 12 س بە ڕێگایەکی تر کو دەنووسرێ 12 جاران پیتی س. بە ڕێگایەکی تر نووسیم یان دەنووسم 12 و پیتی س. بە ڕێگایەکی تر بنووسم 4 دابەش 100، ئەوها دەنووسم 4 دابەش 100. بە ڕێگایەکی تر دەنووسم 3 س و س دابەش 2، ئەوها دەنووسم. ڕوونی بکەوە جیاوازی نێوان گۆڕا و نەگۆڕ
ژمارەیەکە ناگۆڕدرێ بەڵام گۆڕاو واتە ڕەنگە بگۆڕدرێ. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 50 و لاپەڕا 51 دەربارەی دیتنەوەی بەهای بڕی جەبری. ڕێزیەتی کردارەکان بێگومان ڕیزکردنی کردارەکان دەبێت ڕەچاو بکرێ لە بڕی ژمارەی زیاتر لە بڕی ژمارەی دەبێت ڕەچاو بکرێت لە بڕی جەبری چونکە هیچم پێ ناکرێ هەتا نەزانم گۆڕاوەکە دەکاتە چەند واتە لە جیاتی گۆڕاوەکەی ژمارەك دادنێم ئەو کات بڕەکە دەبیتە بڕێکی ژمارەی ئەو جا ڕەچاوی ڕیزکردنی کردارەکان دەبی بکەم هەتا وانەیەکی نوێ هەر بشی.